بەردەوام ببین تەوەری دووەمی بەرنامەکەمان و قسە و گفتوگۆی زیاترەکەین لەسەر پاراستنی سەوزایی و ئەو دارە جوانانەی شاخی گۆیژە و ئەزمەڕکە بە دڵی سیەکانی سلێمانی دایاندێت. لە ساڵانی ڕابردووە و بە بەردەوامیش لە وەرزی گەرما و لە وەرزی هاوینە ڕوبەڕوویەوە بینەوە کە ئەو ناوچانە ئەسووتێن و ئاگری لێ ئەکرێتەوە جایتر بەمە بەس بێ یاخود بێمە بەس بێ یا دەستێکی لە پشتەوە بێ ئەمان ئێمە قسەی لەسەر ناکەین و دایانین بۆ لایەنە ئەمنی و لایەنە پەیوەندیدارەکان. بەڵام ئەوەی کە گرنگە چەند مانگێک یاخوا بۆ 1-2 ساڵێکە چێت کە ڕێکخراوی CDO دەستی کردووە بە پاراستنی دار و سەوزایەکانی شاخی گۆژە بە چاودێری بەڕێز قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم و ئەمڕۆ لێرە لە ستۆدیۆ قسە و باسی زیاتر دەکەین بزانین چۆن بتوانین بیان پارێزن یاخود ئەم پارێستنە چۆناهیە یاخود ئەگەر ئاگرێکە کەوێتەوە چۆن بتوانن کۆنتترۆل بکرێن چۆن بتوانن دووبارە ئەم ناوچانەی کە ئەسووتێن دووبارە سەوز بکردنەوە بۆی قسە و گفتوگوی زیاتر بکەین و زانیاری زیاترمان دەست بکەوێت. ئێمە میوانداری زۆر بەڕێز دکتۆر لوقمان سیوەیلی مامۆسای زانکۆمان کردووە کە ئەمبانیە لە ستۆدیۆ لەگەڵمانە ئامادەیە و یەکێکە لەو کەسانەی کە لە پشت ئەم شتانەی کە من باسم کرد لە پشتی ئەم بابەتانە و وەستاوە و چاودێری ئەکات و پلاندانێ کە چۆن ئەم ناوچانە بپارێزین. دکتۆر لوقمان زۆر بەخێر بێت و بانێ باش. سپاسگیان بەخێر بێت. دکتۆر زۆر مەبەستمە ینی لەم پرسیارەوە دەست پێ بکەم چونکە بەڕاستی تێناگەم من کە ئەڵێن پاراستن چۆن بتوانین بیپارێزین لە ئاگرکردنەوە لە ئاگرکەوتنەوە ینی تۆ شەو سعات 12 شەو لێ ئاگرێکە کەوێتەوە پاراستنەکەی چۆناهەیە ئەو ڕێگەیە. بەڵێ زۆر سوپاس. من ئەگەر پێشێکی شکر بم لەسەر پرۆژەی پلانی استراتیژی بۆ پاراستنی شاخی گۆژەیە پێکەوە چۆن گۆژە لە سووتان بپارێزین. ئەم پرۆژەیە لە دەرەنجامی ئەوە هات لە 5 ساڵی ڕابردووە کۆمەڵێک سووتانی زۆر دووچاری شاخی گۆژە بوو دارستانەکانی بەشێکی بەرچاویان لە ناو چوون. من تەنها نمونەیەک بم لە ساڵی 2024 ئاگرکەوتنەوە 17,000 نەماموداری تایە سوتاوە. بەرمەبنای ئەو خەمە هاوبەشەی شاری سلێمانی ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت بیرۆکەی داڕشتنی ئەو پلانە و چۆنێتی جێبەجێکردنی گرتە ئەستۆ بەندەژە و شەرەفەی پێس پێدرا کە چۆن ئەو پلانانە ئامادەکەین پێکەوە. پلانەکە کار لەسەرەوە کە ینی ئامانجی نزیک مەودای ئەوەیە ئێمە چۆن بتوانین کەمترین ئاگر بکەوێتەوە و چۆن تیمێکی ڕاهێنراومان هەبێ تیمەکانمان چۆن کەپاسیتی بڵدینیان هەبێ ئامانجی دوور مەوداشەوە بوو کە چۆن ژینگە و هەوای و سیەکانی شار وەکو جەنابەت ئاماژەت پێدا بپارێزین بۆی شار بتوانێت هەناسەی خۆی بە تایبەتی لەم ساڵدا کە تێبینیەوە کرێ خۆڵبارینێکی زۆر و پیسبوونی هەوایەکی زۆرمان هەیە و تێبینەوە شکەین سلێمانی هەوایەکی پاچەیە بەراورد بە شارەکانی تر زیاتر کار لەسەر گەشەپێدانی بکەین بۆی ئەم پرۆژە بەم پلانەوە بەم میکانیزم و دیسپلینەوە هاتە لەدایک بوون بەرمەبنای دانیشتن بە نزیکەی لەگەڵ چل لەو بیرمەند و شارەزانەی کە لە بواری ژینگە لە کەتی حکومی و کۆمپانیا و ڕێکخراوەکان و کەسانی ئەکادیمی ئەمە تا ئێرە تایبەت بە پرۆژەکە ئەوەی کە هەیە گەیشتە و دەرەنجامی ئەم پلانە کە ئەبێ لە سەر دوو ئاس ئێمە پارێزگاری لە سووتانی گۆیژە بکەین یەکێکیان پاراستن چۆن وا بکەین نەسووتێ و تا پلانی پێشوەختەمان هەبێ و ئیمکان و ئەگەرەکانی ئاگرکەوتنەوە کەم بکرێتەوە لەوێ و لە حاڵەتی دۆمدا ئەگەر خوا نەکردە ئاگر کەوتەوە چۆن بتوانین لە قۆناغەکانی سەرەتا فریایکەوین و بە کەمترین زیان لێی دەرچین. بۆیە ئەم پرۆژەیە نزیکی 22 هۆکاری دیاری کردووە کە ئەبێتە هۆی سووتان هەر خۆی دیاریکردنی هۆکارەکان یارمەتی دەرەبەوەی کە ئێمە تەشخیصی ئەو 22 هۆکارە کامەیانە بەلای جەنابتۆ لەو 22 ئەوەی کە تێبینیە کرێ نزیکی 10 هۆکاریان ڕاستەوخۆ 12 هۆکاریان ناڕاستەوخۆ بەشدارن لەوە یەکێک لەوانە کەم تەرخەمیە بەشێک لەو بەڕێزانەی کە ئەچناوێ لەژێر ناوی گەشتاریە نێرگەلەی هەیە جگەرەیە فلتەرە فرەدانی دەبەی ئاوە کە گەرمی تیاکەوە بێتەوە و زەڕەبین پوش و پاوانەکانە سووتێنێ هۆکاری کاکتۆرینیان جانا مقاڵی و خواردن گەوارەبان و ئەم بابەتانە کە ئەمانە سەلەبەریان جگە لە کۆشەکان هەمووی نایاسایین و بەرپرسیارەتەکەی ئەکەوێتە ئەستۆیچێ لەم پرۆژەدا ئەوە دیاری کراوە ئەو هۆکارانەی تر هۆکارەکان زۆرن بۆ ئاگرکەوتنەوە و تۆپۆگرافیای ناوچەکەەوە هەبوونی ڕەشەبایەکی بەهێز بۆ نمونە لە شەوانەوە ئاکاماگرانە کۆنتترۆل نەکرێن بەڵام جگەرە و نێرگەلە و فرەدانی ئەو پاشماوانەی پلاستیکیەکان لەوێ ئەمانن کە شارەزایان زۆر دووبارە
لایەنە کردەوە کە ئەمانە هۆکارێکی کاریگەرن ئەمە هۆکارە بێمە بەستەکانن ئەگەر بڵێمە بەزداریش ڕەنگە تێکدانی جوانیەکانی شار و ئیستاتیکای شار بێ بەگشتی. باشە کاک زۆر باسی ئەومان بکە کە هەماهنگگەیتان چۆنە لەگەڵ ڕێکخراوەکان لەگەڵ کۆمپانیەکانی دیکە هەماهنگگەیتان چۆنە و ئایا شارەزانی بواری ژینگەی هیچ پێشنیار و پێشنیازێکیان بۆ کردن بۆ ئەم پلانە بتوان ئێوە سوودی لێ ببینن؟ پرسیارێکی جوان و لە جێی خۆیدای ئەم پرۆژە هەر خۆی کاری پێکەوەیە پلان کە دەڵێ پلان دەڵێ استراتیژی واتە بە کەسێک ناڕوە بەڵام هەر یاریزانێک باش یاری بکات تیمەکە دەیباتەوە کە تیمەکە بریتە لە دانیشتوانی شاری سلێمانی ئەمە لەوەدا تقریبەن ئەگەر هەڵە نەبم چواردە لایەنی حکومی بەشدارن هەر لە نووسنگەی بەڕێز قووا تاڵەبانیەوە تا بەڕێز قایمقامەتی سلێمانی بەڕێز دکتۆر هەڤاڵ پارێزگاری سلێمانی و هەموو دارستان و پاوان و تا ئەگاتە دوایی شارەوانی و زۆر شوێنی تریش بەشدارن ئەمە لایەکیان کە ئێمە بڵێن ئیشێکە بە تیمە پوڵێکە هەمومان ئیشی تیاکەین ڕێکخراوەکان لە بواری ژینگای بەشدارن کۆمپانیەکانی سەوزکردن بەشدارن کەسانی ئەکادیمی و شارەزا بەشدارن زانکۆکان بەشدارن واتە ئەمە بەرهەمی تیمۆرچین و کارێکی پێکەوەیە چۆن ئەتوانین بە هەمومان ئەو ئاوازە یعنی بەیەکی قاع کار بکەین بە هەرمۆنیەت کار بکەین بۆی بتوانین لەسەر ئاستی پاراستن و ئەگەر خوا نەکردە ئەگەر کەوتەوە بە کەمترین زیان لی دەرچی. باش ینی ڕەنگە لەم کاری ڕێکخراوەیە هاوڵاتی سەهمی زۆرتری بەربکە کە بتوانە هۆشیار بێت و ئاگاداری ژینگەکی خۆی بۆ نێ دکتۆر؟ وڵا لەسەر دوو ئاسیێکێکیان ئەو گروپە گەشتیاری ئەو گروپە شاخەوانیانە و پیادە ڕەویانە کە گروپی زۆر باشیان تێدایە کە زۆر خەمخۆری ژینگەن و زۆر ژینگە دۆست و زۆر وشیارن تیاشیانایە پەرژێن و سیاجەکان دەشکێنە یا دەبێ ئەو فرەدا و هۆکارێکی سووتانە ئەوان لەو ڕۆ دەتوانن با بەشدار بن چکە ئەوان ئاشتان بەناو ئەو دارستانەیە دەڕۆن و وەرزشی خۆیان دەکەن بە دیوێکی تریشا لەسەر ئاستی وشیاری تۆ بە چ وشیاریەکەوە داخلی ئەو دارستانە دەبی و تێڕوانین و پێرسپێکتیڤی تۆ چییە بەرامبەر بە ژینگە و سروشت و جوانیەکانی شاری سلێمانی کە ئێمە ڕەنگە هەر گەشتیارێک بێ یەکەم شت کە لە خاڵمانە هەیە پیشانی بین شاخی گۆیژە و یادەوەری ئەم پرسیارە بکەم دکتۆر ینی ئێستا حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان ئیش لەسەرەوەکەن کە زۆرترین گەشتیار سەردانی هەرمی کوردستان بکات جایتر شارەکان هەر بێکە و بە پێی توانای خۆی شاری سلێمانی ژێکەگە لەو شوێنانەی کە بەهۆی شاخی گۆیژە و ئەزمەڕۆ هاوڵاتێکی زۆر لە دەروێت سەردانیەکە ینی هەر ڕۆژانە کە بەرکەوتەوە هەبێ لێەوە هات و چۆ بکەی هاوڵاتی هاوشای بڵێن عەرەبە بینیت تورکمانە بینیت کە لە شارەکانی ترەوە غەیری سلێمانیەن سەردانی شاخەکەکەن و لەسەر شاخەکەوەسن وێنەیەکە گرن بۆ یادگاری و دواتر ئەگەڕێنەوە چۆن بتوانن ئەمانە وا لێ بکەین کە ئەم شوێنانە بپارێزن ڕەنگە ئێستا جەنابەت بڕۆیتە سەر شاخی گۆیژە و بیتەوە لەگەڵ خۆشتا هەرچی پاژماوی خۆراک و ئەو ماوادانی کە بەکارێن لەگەڵ خۆتا بێنیت و لەبەری شارەکەی خۆتە باڵ هاوڵاتێکی تر لە شوێنێکی ترۆ بێ ڕەنگە ئەم دڵسۆزی نەبێ ینی بۆ ئەو شوێنە لەمەیە چۆن ئەتوانن ئێوە وا بکەن کە ئەمانە هۆشیار بکەنەوە تیان بگەێنن کە ئاگر نەکەنەوە کە ئاگەر ئاگرەکەنەوە خەڵوزەکە فڕێنیان گۆشتەکە کای خۆن دوای پاژماوی و ئاگرشتە لەو ناوایان نەکە لەبەرەوەی بە بچووکترین بە ئەو ناوە یەکسەر ڕەشەبە ئاگرەکە دەست پێ ئاگرەکە ئەیگرێ لەم پرۆژەدا ڕەنگە لەسەر دووسێ ئاسق کارمان لەسەرەوە کرد یەکێکیان ئەگەر بکرێ پرۆشەری تایبەت بە زمانی کوردی و عەرەبی ئەو زمانانەی تر بدرێ بەو گەشتیارانە ئەمە زۆر گرنگە لەوانەیە شارەزای ئەوە نەبێ کە ڕەشەبا لە دوای 11 شەوە چکارە ساتێک لە ئەگەر ئاگرێ بکەوێتەوە خوا نەکردە بۆ نمونە دومیان وشیاری ئەوان بدرێتە ئایا ئەم شوێنە تایبەتە بە ئاگرکردنەوە لەم شوێنە لەو وەرزانەی کە نزیکەی نیوەی وەرزەکانی ساڵمان ئێمە بێبارانی و پوش و پەلاش و ئەوانەیە هەمووی ئاگرەکرێتەوە و ئەو شاری ئەوان بینێت تا چەند بۆ تێتۆ لەو شاخانە بمێنیتەوە لە زۆر شوێنی گەشتیاری جیهاندا کە هەمیشە سەوزە و ئەگەری سووتان کەمە تۆ تابانی بۆ نیە لەوێ لێفۆ دۆشک بەری و لێ پاڵکەوی نێرگە لە بخۆی گۆشت ببرژێنی و ئەگەر لە حاڵەتێکە هەر دیاری کرا ئەو شوێنانە دیاریەکرێت بە تایبەت بە ئاگرکردنەوە بۆ نمونە ئەمەی کە هەیە جۆرێک لە بێسەر و بەریتیایە نەبوونی ئاستی وشیاری و لایەنە پەیوەندیدارەکان ڕەنگە هەماهەنگی پێویستیان وەکو پێویست نەکرد بێ لەگەڵ یەکدا بۆیە لەو کەلێنانەوە لەو گاپانەوە کە ئێمە هەماهەنگی بۆ نمونە لەنەوە شارەوانی و گەشت و گوزارە بۆ نمونە چ جۆرە
پەیوەندیەکە لە نێوان پۆلیسی دارستان و شوێنەکانی تر چ جۆرە پەیوەندیەکە ئەمانە هەموو ئەبێتە هۆی ئاگرکەوتنەوە بۆی ئەبێ ئێمە لەم پرۆژەیەدا ئەوە بەسواسەوە نووسنگی بەرەسوپا تاالبانی بە دوواداچوونی بووە کە من دڵنیام کەوان سەپۆرتی ئەو پرۆژەیە بکەن پێم وایە لاەنە پەیوەندیدارەکانیش باشتر و جدیتر لەگەڵمانە لە پرۆسی خەمخۆری بۆ شارداهین دەکەن لەو حاڵەتانە ئەبێ دیاریکەین ئەم ناوچەیە فعلەن ئەبێ گەشتیاری بێ یا ناوچەیەکی پارێزراو بێ لە هەندێک شوێنام لە زۆر شوێن باسم کردووە من ڕۆشتم بە ناو چیمەنێکا پۆلیسەکە و توێت کا بە ناویان مەڕە لەسەر شۆستەکەەوە بڕۆ ئەوە ئەگەرێ ماڵین ئەمە گەشتیاریە بێ و کورسێ گەشتیاریانە چەند دوور بن لەو ناوچانە بۆی کەسێک نێرگەلای شتێکی خوات لانی کەمە بێ 50 مەتر دوور بێ باشە دکتۆر باس لەو کرد کە پۆلیسەکە توێتی تۆ بەسەر شۆستەکە بڕۆ بە ناو چیمەنەکەیان مەڕۆ کەواتە دەم زۆر بۆم گرنگە ئەوە بپرسم کە ئەم تیمەی کە ڕاتان هێناون تەنها لە کاتی ئاگرکردنەوە لە گۆیژە دەتوانن خێرا لە حاڵەتی ئامادە باشیا بن یاخود بۆ ئەوەی کە لە ناو شاریشدا بێگومان ئاگر لە ناو شاریشدا دەکەوێن دەجار زیان بە سەوزای ناو شاریش دەگەێنێ ئەم تیماتوان لە ناو شاریشدا خێرا بەهانایە و ئاگرۆ بچن بۆی بە کەمترین زیان لی دەبچێت یاخود تەنها بۆ شاخی گۆیژەیە ئەم پرۆژەیە زیاتر تایبەتە بە شاخی گۆژە بەڵام دەکرێتەوە ئایدیا و بیرۆکە زۆر شوێنی تریش حتا ئەو ناوچوانەی تریشکە ئیمکانی سووتانیان هەیە بۆ نمونە سوودی لێوەرگێ لەم پرۆژە ئەوەی کە جوانە ئەگەر ئیشاڵا جێبەجێ بکرێ و ساڵی داهاتوو لە پرۆژە جێبەجێ بکرێت دکتۆر ئێمەش بۆ ساڵی داهاتوو چاوەڕێ هەڵسەنگانێکین بۆ ئەوی بزانین تا چەند توانراوە قەبارەی و زیانانە کەم بکرێتەوە تا ئاستی سفر لەم حاڵەتانەیە هەموو ئەمانە یارمەتی دەرێکی باشە بن بۆی کە ئەم ینی بۆردێک ئەبێت چاودێری ئەوە بکە بۆردێک بەسپاسەوە پێشتر لە پارێزگاری سلێمانی بۆردێکە یا تیمێکی هەماهەنگی ناوەندی قەیرانەکان هەیە JCC خۆی سەرپەرشتێکە بەڵام ئێمەمانەوێت تۆزێک تایبەتریکەین بە شاخی گۆیژە لەبەرەوە نزیکە و یادەوەرێکی زۆرمان لەگەڵی هەیە 6000 دۆنمە 75 ساڵە ئیشی تیاکرێ ینی معقول نییە بە دەنکێش قارتە بە نەبوون یاستی و شاری هاوڵاتیەک بە نێرگەلەیەک بە تۆزە خەڵوز و جگەرە و شتێکی تریا فرێدانی دەبێکی پلاستیک هەموو ئەوەی کە تۆ ئەرشیفت کردو و کارە لەسەر کردووە ڕوونتر بڵم لە 75 ساڵی ڕابردووە بە 75 خولەکەمەوەی بسووتێن یانی ئەمە بەڕاستی نەخلاقیە نەیاساییە نەدینیە بۆیە لە پرۆژەکەشدا دەبێمە باسیەوە بکەین کە لێ پێچینەوە یاسایی تون لەو کەسانە بکرێت بەڵام بەر لەوە بێمە وشاریمان پێدا بن بە زەرەر و زیانەکانی ئاگرکەوتنەوە باشە کاک دکتۆر ئاماژەت بۆیە کە لە ساڵی 2024 کۆمەڵێکی زۆر لەو نەماوانە سووتان هیچ پلانێکی وەکو زانیاری دەبێت کە ئایا قەرەبووی ئەمە بکرێتەوە داری تر بچێنرێت لە گۆیژە بۆی ئەو جوان و دیمەنە جوانی کێتی و کە هەر گەشتیارێک بێتە سلێمانی هەتا سەردانی گۆیژە نەکە بەڕاستی ناگەڕێتەوە هیچ پلانێکی بۆ ئەوی کە بتوانرێت قەرەبووی ئەو سووتانانە بکرێت و جارێکی دیکە نەمامی بەردەوام کەم تا زۆر پرۆژە هەیە هەم حکوومەت هەم ڕێکخراوەکان هەم کۆمپانیاکان ئەمە زۆر گرنگەوە زۆر جوانە مەسەلەی سەوزکردن ئێمە هەموو ساڵێک لە ڕۆژی جیهانی ژینگە و ڕۆژی ژینگەی کوردستان و مناسبەتەکانی تر و دارە چێنین بەڵام فۆلۆ ئەپمان کەمە یعنی ئەوەی کە کراوە گەر پارێزگاری لێ بکرا لە 75 ساڵی ڕابردووە ڕەنگە دیمەنی گۆیژە زۆر دڵڕفێنتر بووە لەوەی کە هەیە بۆیە ئەوەی کە گرنگە بەلای ئێمەوە ئێستاش بەردەوامیشی تیاکرێەوە خەڵکێکی زۆر هەیە لەسەر ئاستە جیاوازەکان دایانەوە گۆیژە سەوزکەن بەڵام ئەم پرۆژێ ئەوەی کە گرنگە ئەو سەرمایی کە هەیە چۆن بتوانین بیپارێزین کار لەسەر ئێستا ناکەین کار لەسەر ئایندەژەکەین بۆ بتوانین گۆیژە سەوزتر بێ زۆر باش یەک پرسیار بەس بە کورتی جوابم بێت لەبەر جەنابیش ئاگاداین کە کۆبوونەوەتەیە و پەلاتە دکتۆر تیمی گەڕۆکە بێت لە ناو ئەم پلانەیە لە شاخی گۆیژەوە ئەزمەر بۆ پاراستنی سەوزایی و دارەکان لەناو ئەو پلانەیە دوورمەودا و نزیکمەودا یەک ئەوەی تایە دوو مەسایلی کۆنتترۆلکردنی دانانی کامێرەکانی چاودێری لەلایەن ئاسایشەوە ئەوەی تایە ڕەنگە لە دکتۆر پرسیاری ئەوە بکەم بۆی ئەو کەسانی کەەوە کە هۆشیاریان ئێنێ و کە بەڵام جێبەجی ناکەن ویستم ڕێک پرسیاری ئەوە بکەم کە کامێرێک دانرێت تا لەناو پرۆژەکەدا هەیە کە درۆنی چاودێری ئەو بابەتانەمان هەبێ هەم کۆنتترۆلی کە لە خۆناکانی سەرەتایەوە هەم ڕێژەی شێوپلەی گەرمامان باتێ وەکو چۆن سمۆک دیتێکتەر هەیە لە بیناکانە لە حاڵەتی بوونی دووکەڵێک ئێمە چی بکەین بۆی ئەو ئینە بکرێنی پرۆژەکان ئەگەر بەجێ بکرێ من دڵنیام لە چەند ساڵی ئایندا ئیتر ئێمە گەرنتی ئەوە دەین کە ژینگەیەکی باشتر و هەوایەکی دارستانێکی چڕشمانە دارستانێکی چڕترمانەوێت دەستخۆش سپاس بۆ دکتۆر لوقمان سیوەیلی مامۆسای زانکۆکانبانیا لەگەڵمانە بوو زۆر سپاس دکتۆر جان سپاس خۆ بەخێر بەڵێ بەردەوام